هاوسەرگیرە سەیرەکەی پاکستان ساختە دەرچوو. لە چەند ڕۆژی ڕابردوو دیمەنی ئەوەی بازرگانێکی پاکستانی هاوژینەکەی دەخاتە سەر تای تەرازوویەک لەسەر لاکەی تری ئاڵتون تاوەکو کێشی هاوژینەکەی و ئاڵتونەکە یەکسان بن هەمووانی سەرقاڵ کرد و بووەتە ترێندی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئایا تۆ بڕوات بە دیمەنانە کرد؟ لە چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیاکانەوە دیمەنی ئەومان بینی کە پیاوێک هێندەی کێشی ژنەکەی ئاڵتونی کردوەتە دیاری بووی ئەوەش کاردانەوەی لێکەوتەوە و خانمانی کوردیش بە تەنزەوە پێشوازیان لەو هەنگاوە کرد. بەڵام دوای بە دوواداچوونەکان دەرکەوت ئاڵتونەکان ساختە بوون تەنها کەشێکی خۆش بوو بۆ هاوژینەکەی دروست کرد. لە عێراقی لای خۆشمان کوڕێکی عێراقی کچێکی کوێیتی خواست کە پێشەکی مارەیەکەی 1 کیلۆ ئاڵتونی عیارە 21 و پاشەکیەکەشی 1 ملیار یۆرۆ. بووکەخان بە دەموچاویا دیارە دڵخۆشە. ئەم بابەتە کاردانەوەیکی زۆری لە سۆشیال میدیادا بە دوای خۆی دەهێنا. هەندێکی زۆر بە توندی دژی ئەو بڕە زۆرە مارەیە بوون و هەندێکیش پیان وابوو ئەم مەسەلەیە زۆر لە قەبارەی خۆی گەورە کرا. بەڕای ئێوە هۆکاری ئەم جۆرە هاوسەرگیریانە بۆچی دەگەڕێتەوە؟